متى تعتقد أن القائد العربي عليه أن يعتزل بالفعل السياسة؟ أنا قادر أن أعمل نفس الشيء. ئەو کاتەی دیما ترحینی کچە پێشکەشکاری کەناڵی دوێچەفێڵەی ئەڵمانی لێی پرسی کەی سەرکردەی وڵاتانی عەرەبی هاوشێوی ڕاوێژکاری ئەڵمانیا کاتێک بۆ مانەوەیان لە کورسی دەسەڵات دادەنێن و دەستبەرداری پۆستەکەیان دەبن. باجی قائید سبسی کە ئەو کات لە ئەڵمانیا بوو لە وەڵام داوتی منیش دەتوانم ئەوە بکەم. پێشکەشکارەکە وتی کەی سبسی وتی ئەوەیان شتێکی دیکەیە. محەممەد باجی قائید سبسی سەرۆکۆماری پێشووی تونس لە کاتێکدا مرد. ڕۆیشتن و قسەکردن و بەڕێوەبردننی کۆبوونەوە کارەکانی ڕۆژانی شاید حاڵیەوە بوون کە مرۆڤە دەبوو چەندین ساڵ بەر لەوەی مردن کورسی دەسەڵاتی پێچۆڵ بکات خۆی ئەو کارەی بکردایە. نمونەی سبسی هاوشێوی هەرێکە لە شاه سلمانی سعودیە و عەبدولعەزیز بوتەفلیقەی جەزائیر و حوسنی مبارەکی میسر و میشال عۆنی لوبنان و سەباح ئەحمەد جابر سوباحی میری کوێیت و چەندێنی دیکەیە لە سەرانی وڵاتانی عەرەبی و ناوچەکە. تەمەنی بەشێکی بەرچاو لە سەرانی وڵاتانی عەرەبی و ناوچەکە لە نێوان 80 بۆ 90 ساڵیدایە. هەیانە با زۆر دەستیان پێ لە کار کێشراوەتەوە. هاوشێوی حوسنی مبارەک و عەبدولعەزیز بوتەفلیقە کەسێکی وەک سبسیش بەر لە تەواوبوونی ماوەی یاسایی سەرۆکایەتیەکەی مردن یەخەی گرت. ئەوانیشان کا لە ژیان و لەسەر کورسیش ماون کورد گوتنی مردون و بەشی زیندوان دەخۆن. میری کوێیت تەمەنی 90 ساڵە و نا قسەکردنی یاسایە و نەڕێ ڕۆشتنی بەهۆی خەوتنی لە کۆبوونەوەکاندا دەبێتە مای گاڵتەجاری تۆڕا کۆمەڵایەتیەکان. شای سعودیا 84 ساڵە و نا قسەکردنی تەواو و نەڕێ ڕۆشتنی. هەندێک پێیان وایە بووە تا پیری ئاخرشەڕ و محەممەدی کوڕەکەی لە جێ ئەو ڕۆڵ دەگێڕێت و بڕیار دەدات. سەرۆکۆماری لوبنان 84 ساڵە و لە 2016 دوای 2 ساڵ و 6 مانگ قەیرانی پۆستی سەرۆکۆماری بوو بە سەرۆکی ئەو وڵاتە. ئەویش حاڵی لە حاڵی ئەوانی دیکە باشتر نییە. هەشتا و 2 ساڵە و ئێستا لە ماڵەوەیە. لە ساڵی 1990 سەرۆکی جەزائیر بوو. ساڵی 2013 جەڵتەی مێشک لێدا و کەوتە سەر کورسی. تا ساڵی 2018 بۆ شێوەیە حکمی جەزائیری کرد و بەنیاز بوو بۆ خولی پێنجەمیش خۆی بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی بپاڵەوێتەوە. بەڵام نیسانی ئەم ساڵ لا ژێر فشاری جەماوەردا ناچار بە دەست لە کارکێشانەوە کرا. سوڵتانی عومان 79 ساڵە. ساڵی 1970 کودتای بەسەر باوکیدا کرد. لە نێوسەرانی عەرەبدا درێژترین ماوەی سەرۆکایەتی هەیە کە 49 ساڵە و ژمارەی پێوانەیی شکاندووە. سەرۆکی ئیمارات تەمەنی 71 ساڵە و چەند ساڵیش دەبێنە خۆشە. زۆر بەدەگمەن دەردەکەوێ و تەنها وەک ناو سەرۆکە. سەرۆکی لە پێشینەی میسر تەمەنی 91 ساڵە. بۆ ماوەی 30 ساڵ سەرۆکی میسر بوو. بەنیاز بوو دوای خۆی پۆستی سەرۆکایەتی بە کوڕەکانی ببەخشێت. بەڵام ڕووداوەکانی بەهاری عەرەبی دوای تونس میسری گرتەوە و سەری ئەمی خوارد و لە ژێرفشاری جەماوەریدا ناچار بە جێهێشتنی کورسی دەسەڵات کرا. سەرۆکی کۆچکردووی تونس هەر لەو کاتەوە کە لە ساڵی 2014 با سەرۆکی تونس هەڵبژێردرا تەواو ماندوو بوو. دەبوایە دوای زیاتر لە نیو سەدەکاری سیاسی خانەنشین بووایە. بەڵام دیارە کورسی و پۆستی لە دانیشتن و پشوو پێ خۆشتر بووە. وڵاتانی خۆراوە لەگەڵەوەی بەهۆی پێشکەوتووی سیستمی تەندروستی و چاودێری خۆراک و خواردنیانەوە سەرکردەکانیان کەمتر بە ساڵاشونیان پێوە دیارە. لەگەڵەوەشدا یان با پێی دەستور و یاسا یاخود بە سەرنجدان لە توانە وزەی جەستەیی خۆیان
قۆناغێک بۆ کاری سیاسی و بەڕێوەبردن دادەنێن بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یان دەبێ مەرگ ئەو سنوورەیان بۆ دابنێ یان فشاری جەماوەر.